دەستگای هەواڵگری عێراق دەیەوێت بگەڕێتەوە هەرێم، هێزە کوردیەکانیش دەیانەوێت لە پەرلەمانەوە ڕێگری لێ بکەن. حکوومەتی عێراق لە ڕێگەی پرۆژە یاسایەکەوە لە هەوڵی گێڕانەوەی بنکەیەکی دەستگای هەواڵگری عێراقدایە بۆ هەرێمی کوردستان. جێگیری سەرۆکی فراکسیۆنی پارتیش دەڵێت بەپێی پرۆژە یاساکە مافی بەغدادە دەستگاکە بنێرێتە هەرێمی کوردستان و لێرە کارەکانی هەواڵگری بکات. بەڵام ئێمە دژایەتی ئەو هەوڵە دەکەین. بەپێی بە دوواداچوونەکانی شارپرێس، لیژنەی یاسایش و بەرگری پەرلەمانی عێراق سەرقاڵی ئامادەکردنی راپۆرتی کۆتاییە بۆ خوێندنەوەی دووەمی پرۆژە یاسایەک بۆ دەستگای هەواڵگری عێراقی و بەپێی مادەکانی پرۆژە یاساکەش دەستگاکە مافی ئەوەی هەیە لە هەرێمی کوردستان و لە هەر شارێک بیەوێت بنکە و نووسینگەی خۆی بکاتەوە و کارەکانی هەواڵگری تێدا بکات. پرۆژە یاساکە لە 7 تەمووز خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە و ئێستا پەرلەمانتاران و لیژنەکانی تایبەتمەند سەرقاڵی پێداچوونەوەن بە پرۆژە یاساکەدا و لیژنەی ئاسایشیش سەرقاڵی نووسینەوەی راپۆرتی پرۆژە یاساکەیە بە مەبەستی خوێندنەوەی دووەم و پەسەندکردنی. لە گوێرەی مادەی 2 پرۆژە یاساکە دەستگای هەواڵگری نیشتیمانی عێراقی مافی ئەوەی هەیە لە هەرێمی کوردستان و هەر پارێزگایەکی تریش بنکەی خۆی بکاتەوە و جێگری سەرۆکی لیژنەی بەرگری و ئاسایشیش ڕای دەگەیەنێت دەبێت کردنەوەی بنکەی دەستگای هەواڵگری بە هەمانگی بێت لەگەڵ دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان. مەریوان قەرەنی جێگری سەرۆکی فراکسیۆنی پارتی و ئەندامی لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق بە میدیای نزیک لە پارتی وتووە پرۆژە یاساکە 36 مادەیە و سەرجەم بەندەکانی تایبەت بە پێکهاتەی دەستگاکە و دامەزراندن و پلە و پۆستەکانیان و شێوازی کردنەوەی نووسینگە و بەڕێوەبەرێتی دەستگاکە باس کراوە. قەرەنی ئاماژەی بۆ ئەوەش کردووە کە ئەوان وەک فراکسیۆنی پارتی لە هەوڵی ئەوەدان یەکدەنگی فراکسیۆنە کوردیەکان کۆ بکەنەوە بۆ ئەوەی ڕێگەل لەوە بگرن دەستگاکە مافی ئەوەی هەبێت لە هەرێمی کوردستان بنکە و بەڕێوەبەرێتی بکاتەوە. سەبارەت بەو خاڵانەی کە پێویستە گۆڕانکاری تێدا بکرێت ئەندامەکەی لیژنەی ئاسایش و بەرگری ئاماژەی بۆ ئەوە کرد لە ڕووی کردداریەوە کردنەوەی نووسینگە و بەڕێوەبەرێتی دەستگای هەواڵگیری عێراقی لە هەرێمی کوردستان کارێکی ناپێویستە، چونکە هێندە هەمانگی لە نێوان دەستگا هەواڵگریەکانی هەرێم و عێراق هەیە کە پێویست بە کردنەوەی نووسینگە و بنکە نەکات، چونکە بارگرانی لەسەر حکوومەت دروست دەکات.